خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. کۆمەڵێک جم و زۆڵی سیاسی لە هەرێمی کوردستان ئەمڕۆ ڕوویاندا. یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆمەڵێک سەردانی ئەنجامدا و نیەتیان وایە کە جەبهەیەکی کوردستانی پێک بهێنن بۆ بەغدا. بەڵام لە تەنیشتیشەوە باس و خواسی پێکێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان گەرمە و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند و کە ئێمە ناچینە حکوومەتێکەوە کە بەبێت جیاوازی خزمەت نەکات. تا ئێستاش لێدوانەکان بۆ ئاراستەی ئەوەن کە لێکدووریەک هەیە. یەکگرتووی ئیسلامی ئەوێ هەمووان لێکتر نزیک بکاتەوە. دۆخی هەرێمی کوردستان بەرەو کوێ لەکوێدا دەگەنە خاڵێکی هاوبەش. هەمووانە لەگەڵ بەڕێز مامۆستا عوسمان کاروانی ئەندای مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان تاوتوێت. سپاس بۆ بەڕێز. مامۆستا قسەکەم ڕاست بوو، نیەتەکەتان وایە کە جەبهەیەکی کوردستانی پێک بهێنن بۆ بەغدا؟ بەناوی خوای معلوماتەکەم یعنی بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان. ئەلبەتە ئێمە کە سەیری بارودۆخی هەرێمی کوردستانەکەین هەموو لایەکمان ئەوە دەزانین لەوەی کە دۆستەکان بەرامبەر بە هەرێمی کوردستان نیگەران و نایارەکانی کوردیش بەرامبەر بە هەرێمی کوردستان دڵخۆش لە بەرەنجامی ئەو پەرتەوازایی و لێک تێنەگەیشتن و نەبوونی پرۆژەی هاوبەشی نیشتیمانیەی کە لە هەرێمدا دەبوایە ببوایە. ئەوەش لە بەرەنجامی ناکۆکی ناوماڵی کوردی و بە تایبەتی هەردوو حیزبی حکومڕان لە ناکۆکیەکاندا زۆر جارێک گەێنە مریشکە ڕەشە و زۆر جاریش بەڕاستی هەندێک مەحەتە و مەرحەلە وەکو بڵێ دەبرن لەگەڵ یەکتریدا خەڵکی کوردستان زۆر ناومێدی ڕووی دەکات بەرامبەر بە یەکرێزی و یەکدەنگی هەرێمی کوردستان. ئێستەیش ئێمە دەبینین لە وەسەت و جنوبی عێراقا شیعەکان بەرەیەکی هاوبەشیان دروست کردووە، سوننەکان بەرەیەکی هاوبەشیان دروست کردووە. لەم نێوەندەدا تەنها کوردە کە پەرتەوازەیە و بێ ماڵە و بێ بەرەیە و بێ یەکریزی و بێ پرۆژەی هاوبەشە. زۆر گرنگە کورد ئەگەر بمانەوێت لەوەی کە ئیستحقاقاتی خۆی لە بەغدا دەست بکەوێت وەکو حیزب نەچێتە بەغدا، کە چەند ساڵە کورد وەکو حیزب لە بەغدایە. گرنگە حیزب کورد وەکو نەتەوە لە بەغدا بێت، وەکو نەتەوەی کورد. ئەمەش پێویستی بەچی هەیە؟ پێویستی بە لێک تێگەیشتنێکی هاوبەش بۆ بەغدا هەیە، پێویستی بە پرۆژە و پلانی هاوبەش هەیە، پێویستی بە دروستکردنی لیژنەیەکی هەماهەنگی هاوبەش هەیە، پێویستە ئەو پەرلەمانتارانەی کە نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکەن هەماهەنگ و هاوکار بن لە بەغدا لە ئەو هەموو مافانەی کورد کە هەیە لە بواری دارایی، لە بواری نیشتیمانی، لە بواری سیاسی، لە هەر یەکێ لە بوارەکاندا کە ئیستحقاقاتێکی گەلی کورد هەیە، ئەم پەرلەمانتارانە لە ڕووی ئەخلاقیەوە لە بەردەمی بەرپرسیاریەتیان بۆی ئەو مافە دەستوریانەی هەرێمی کوردستان لە بەغداد وەکو بڵێ دەستەبەر بکەن بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان. ئەمە بە چی ئەبێت؟ ئەمە بە لێکدووری لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەدەست نایە، بەبێ پرۆژەی هاوبەش بەدەست نایە، بەبێ دانیشتن لەسەر مێزێکی گفتوگۆ بەدەست نایە. ئەمە وەکو بڵێ پێچەوانەی ئەوە نییە لەوەی کەوا ئێمە لە هەرێمی کوردستاندا لە ڕاستیە لەسەر جۆری حکومڕانی تا سەرسقان گلەیمان هەیە، قسەی خۆمان هەیە، شتی خۆمان هەیە، بەڵام پرسی بەغدا پرسێکی جیاوازە. هەنگاوەکەتان بۆ دیو حەمرینە؟ هەنگاوەکە بۆ دیو حەمرینە، بۆ بەغدایە. باسەکە باسی بەغدادا، باسەکە باسی ئەوەیە ئێمە یەکێ لە خاڵەکانیش کە باسمان لێوە کردووە چۆن ئیستحقاقاتی هاوڵاتیان لە ڕووی موچە و شایستە داراییەکانی خەڵکی هەرێمی کوردستان بۆ ئەبێت تاسەر هەر ئاوا بڕوە. ئەمە چییە؟ ئێبا تەنها پارتی و یەکێتی نوێنەرایەتی ئەم گەلە نەکەن، ئەی ئەم حیزب و لایەنە سیاسیانەی تر بۆ نوێنەرایەتی خەڵکی کوردستان نەکەن، ئەی بۆ ئەمان نەچنە پێشەوانێ، بۆ ئەوەی ئەو کاتە بە جددیتر و ڕوونتریش دەربکەوێت. ئەوە بەڕاست ئەوە هەرێمی کوردستانە لەوەی کەوا ئیلتیزامان ناکات بە هەندێک لە قەراراتی بەغداوە یا بەغدای ئیلتیزامان ناکات بە ڕێکەوتنەکانەوە. بۆیە ئەمە پێویستی بە لێک تێگەیشتنی باشتر هەیە، پێویستی بە پرۆژەی هاوبەش هەیە، پێویستی بە هەنگاوێکی جددی هەیە بۆ ئەوەی
ئەو باجەی کە لە ڕابردوودا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەرەنجامی ناکۆکی ناوماڵی کوردداویانە ئیتر بەس بێت دوای ئەنفال، دوای کیمیاباران، دوای کۆڕە و دوای موچەبرین، دوای هەزاران بەدبەختی خەڵکی کوردستان ئیتر هەرێمی کوردستان خەڵکەکەی شایستەی ئەوەیە بە ژیانێکی شەرەفمەندانەوە ژیان بەڕێ بکات و ئەو شایستە داراییانەی کە ئیستحقاقی خۆیەتی جا لە سەر حکومڕانانی هەرێمی کوردستانە یا لە سەر بەغدادا ئەبێ ئەمە یەکلا بێتەوە لە ڕاستیە، چونکە لە هەندێ بڕگە و فەقەرەدا حکومڕانانی هەرێمی کوردستان ئیلتیزام ناکەن بە ڕێکەوتنەکانەوانێ و بەشێکیشی پەیوەستە بە بەغداوە کە ئەبێ بەغداش باشتر لە جاران بێتە سەر خەت بۆ دابینکردنی استحقاقاتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. باش مامۆستا ئەمە زۆر ڕەنگە نەک ڕەنگە بەدڵنیای و بەدڵی هەموو کوردێکە، بەڵام ساڵێک زیاترە هەڵبژارنی پەرلەمانی کوردستان کراوە مەسەلە نیشتێکی و پارتی بە دیاریکراوی ڕێک ناکەون بۆ پێکهێنانی حکوومەتێک. تۆ بڵێ لەسەر مێزێک ڕێکەون بۆ بەغدا؟ وڵایەکێتی و پارتی لەسەر زۆربەی شتەکان ڕێکەوتون کاکزانە، ڕێکەوتون کە ڕێک نەکەون. زۆر باش ڕێکەوتون کە ڕێک نەکەون، یعنی بەڕاستی بەدبەختیەکەی خەڵکی کوردستان ئەلەمایە. ئەم منگاوانەی پارتی و یەکێتی کە دەینێن ئەگەر سزای تۆیتیان نەدەن لە قسەکانمە بەڕاستی هەم برادرانی یەکێتی لە هەڵەیە ئەژین، هەم پارتی لە هەڵەیە ئەژین. ئەگەر چۆن یعنی بەڕاستی ئەگەر سەرنجێ بدەیت تۆ دوای ساڵێک و ئەوەندە مانگ لە هەڵبژاردننی پەرلەمان بۆچی دەستەی سەرۆکاتی بۆ داناندرە، بۆچی حکوومەت پێک نایەندرێ؟ لە پێناوی چیایە؟ هیچی لە پێناوی خەڵکی کوردستانە نییە. ینی بۆ نمونە یەکێتی ئەڵێ من سیستەمی حکومڕانی ڕێگەکەمەوە، وایە؟ ئەم ئیدعایە ئەکایەکێت ئەم ڕۆژ کاخبات توێتی ئەمە ناچینە حکوومەتێکەوە کە بەڵام سیستەمی حکومڕانی بەچی ڕێگە بێتوانێ؟ بەوە ڕێک نابێتەوە کە وەزارەتی ناوخۆ لای پارتی بێ یا لای یەکێتی بێ، سەرۆکی ئەنجومەنی وەزیران لای چێ بێ، جێگری سەرۆکی ئەنجومەن سیستمی حکومڕانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەمە ڕێک نابێتەوە. ئەگەر یەکێ لەم حیزبانە ئەگەر لەم حیزبانە بۆ خەڵکیەکەن ڕاستەکەن لەگەڵ خەڵکە با بڵێ من بەشداری پێکێنانی ئەم حکوومەتە ناکەم هەتاوەکو ئەوەی شایستەی دارایی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو خۆی دابین نەکرێت، هەتاوەکو پلە بەرزکردنەوەی فەرمانبەران لە هەرێمی کوردستانەوە دەست پێ نەکاتەوە، هەتاوەکو ئەو باج و خەراجەی کە خراوەتە سەر هاوڵاتیان و باری شانی هاوڵاتیانی قورس کردووە لا نەبرێت، هەتاوەکو بەرمی لە نەوت کە لە بەغداوە بە سعری خۆی دێ بە 35,000 دینار دێ وەکو خۆی نەدرێتەوە بە هاوڵاتیان من بەشداری ئەم حکوومەتە ناکەم. یعنی داخوازیەکانیان بۆ خەڵک نییە، داخوازیەکانیان بۆ خەڵک نییە. یعنی خەڵکی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ لای پارتی بێ یا لای یەکێتی بێ ئێمە لەلایەک یەکێتی ئێوێ ئەم حکومڕانیە پێکێنانی ئەم حکوومەتە دوا بخە بە تەسەوری خۆی بۆ دوای هەڵبژاردن، لەولاوە پارتی بە زمانی هەڕەشەکە پەیامەنێرێش قسە ئەکا هین ئەکا دەمدە قبولی ناکەین وا ناکەین. لە کوێ قبولی ناکەی؟ لە چی قبولی ناکەی؟ یعنی سیرکە یا بارودۆخێکیان خوڵقاندووە لە هەرێمی کوردستاندا کە بەڕاستی وەکو بڵێ دڵی نارانی خەڵکی هەرێمی کوردستانیان خۆش کردووە، دڵی دۆستەکانیشیان نیگەران کردووە. باشە با یەکێکیان بڵێ داهاتی هەرێمی کوردستان ئەگەر شەفاف نەکرێت ئێمە ناچینە ناو ئەم حکوومەتەوانێ، نەک لەوەی ئەگەر وەزارەتی فلانمان نەدرێتێ، نەک ئەگەر وەزارەتی فیسار لای من ئێستا خۆ پێش هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیعای بوتیان ڕێکەوتم ڕێ ناکەون نەزانی بۆچی ڕێک ناکەون، چونکە ئەوان وێڵن بە دوا بەرژەوەندی حیزبیەکانی خۆیاندا، بەرژەوەندی حیزبی خۆیان لە چیا بێ ئەم هەنگاوانە بەرژەوەندی گشتیەکانی خەڵک وەلاندراوە. ئێستا باسەکە لەوەی کە ئەمڕۆ قوبات تاڵبانی جێگری سەرۆش حکوومەت دەڵێ ناچینە حکوومەتێکەوە کە بەبێ جیاوازی بکە لە نێوان ناوچەکانە. من ناڵم ئەوە ڕەنگە بۆ تۆ قورس بێەوە پرسیارە لە جەنابەت بکەم بڵێم حەز بە جیاوازیەکە ئەەکەی ئەکید خەتای هەردوو لای تێدا بێوان تێدا نەبێ لای ئێوە تێڕوانینێکی ترە، بەڵام هەر بەڕاستی ینی من ئەو معلوماتە بدەم کە ئێستا کێشەکە وەزارەتی ناوخۆنیە، کێشەکە ئەوەی کە لە بانگەشە بینیمان تۆ ڕازی بووی لەوەی کە سەرۆکی حکوومەت هەرچی پرۆژەیە بە ناوی خودی خۆی و بە ناوی بانگەشی حزبەکەی بیکات. ئەوە کارە ساتە
ئەوە کارەساتە ئەوەی کە کاقوبادی ژێڵ من لەسەر دووکی قسەمەیە ئەوەی کە کاقوبا دەیڵێ بەخۆمە وەسا پێم خۆشە زۆر عادیلانە بڵێ ئەوەی کە کاقوبا نامێ لە بەرژەوەندیەکێتی بێ قسە ناکەم لە بەرژەوەندی چیان قسە لە بەرژەوەندی نیشتیمان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان مەقسە زۆر چونکە هاوڵاتیان مەبەست من نە پارتی نەیەکێتی مەبەستم نییە لە معادلەکەیە ئەوەی کە گرنگە بەلامەوە بەڕاستی کاقوبات ناڵێ پرۆژەکان بەبێت جیاوازی خزمەتی هەموو ناوچەکان بکات باشە کاقوبات ئێستا ئەم قسەیەکە ئەی باشە چەند ساڵە جێگری سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان نییە خۆی لەناو بڕیارەکانی ئەنجومەنی وەزیراندا نەبووە آخر بایکۆتی کرد بایکۆتی کرد خۆ لە پێناوی پرۆژەکانە بایکۆتی نەکردو خۆمان نەزانین لە پێناوی چیا بوو بایکۆتەکە بانە چینە سەر ئەو وردەکاریانە باشە یعنی ئەو وردەکاریانە بەجێ بێڵین ئەگەر لەسەر ئەوە بایکۆتەکان بکردایە کە پرۆژە بۆ سلێمانی لێ وەڵایی شتێکی زۆر معقول و بوو زۆر دروست بوو بەس لەسەر شتانە نەبوو بانە چینە سەر ئەو بریانە بارێکی تر لەوەی کە یەک پارتی دیموکراتی کوردستان مۆزوعی پارتی لەوەی کە ئەڵێ چی ئەگەر بیرم بێنیتەوانێت پارتی لە بانکە شەڵ ژار نبینی بان مەسەلەن پرۆژەکان هەمووی سەرۆکی حکومەت کردیەوە وتیانە مەدەستکەوتی سەرنجێکی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا بکەین باشە بەراوردێ بکەین لە بانکە بەراوردێ بکەین باش نەنا بەدەر لە هەڵبژاردن بەدەر لە هەڵبژاردن باشە بەدەر لە هەڵبژاردن کاتێک کە لە بەغدادا پرۆژەیەک ئەکرێتەوانێت بە ناوی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە ئەکرێتەوانێت ئەنجومەنی وەزیران ئەم وەزارەتانە ئەبێ بودجەیان هەبێ ئەبێ ئەم وەزارەتانە سەرپەرشتی پرۆژەکان بکەن لە نەتیجەدا سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزیرەکانە تەنها خەمڵاندن ئەکەن بۆ پرۆژەکان و لە دواییدا بە ناوی ئەنجومەنی وەزیرانەوە بڕیارەکان دەرەچێت بەڵام لە هەرێمی کوردستاندا بۆ هەموو شتەکان ئەبرێتەوە پاڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئێمە ئەنجومەنی وەزیرانمان هەر نییە یعنی حکوومەتمان هەر نییە هەر وجودی نیە ئەم حکوومەتە کە بۆچی وجودی نییە تۆ ئەگەر سەرنجێ بدەیت یعنی بە شەخسەنەکردنی پرۆژەکان بە شەخسەنەکردنی پرۆژەکان لە هەرێمی کوردستاندا ئەمە کارەساتە یعنی تۆ ئەم وەزارەتە کە دێت ئەم پرۆژەیە ئەکاتەوانێ ئەبێ ئەم وەزارەتە بودجەیەکی تایبەتی لەبەردەستا بێت بۆ کاروباری خۆی بەڵام خۆت ئەزانی ئێستا لە هەرێمی کوردستاندا دوو زۆنی جیاواسەیە دوو مووقعی جوگرافی جیاواسەیە دوو توانای دارایی جیاواسەیە حکوومەتێکە لە هەولێر نووسراوە ئەنجومەنی وەزیران بەڵام ئەمە ئەنجومەنی وەزیران نییە بۆ هەرێمی کوردستان بڕیارەکانی حکوومەت لە تەرەفی ئەولا تا دێگەڵەیە لە تەرەفی ئەم ناشەر تا دێگەڵەیە یعنی نەبۆتە حکوومەتێکی یەک هێز یەکانگیر یەک دەستا حکوومەتی هاوڵاتیان حکوومەتی هاونیشتیمانیان حکوومەتی دوو حیزبی دیاری کراوە ئەنجومەنی وەزیران بۆتە کۆمپانیایەک بۆ جێکردنەوەی پرۆژەی حیزبە دەسەڵاتدارەکان لەناو ئەنجومەنی وەزیرانە لەوێ پرۆژەکانی خۆیان جێبەجێیەکەن تحقیقەکەن کە ئەمە کارەساتە ئەمە کارەساتە ئەمە داهاتی گشتیە تۆ نابێ داهاتی گشتی بەکار بێنیت بۆ حملەی هەڵبژاردنی خۆت و مەرامی حیزبی و شخصی خۆت بەڵام بەکار هات بەکارات بڵێ ینی ئێستا ڕەنگە مەسەلەن یەکگرتووی ئیسلامیش لە وەزارەتێک لە وەزارەتەکان ڕۆڵی خێری بینی بێ و بنیاتی شتێکی نابێ ئەویش ڕۆی ئەویش بۆ ئەوە ڕۆی مەسەلا هەتا گەر یەکێتیش بکە ئێستا هەردوو کەمە کوڕێکت باس کردوانە باشە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بچێتە قۆناغێکی دیکەوە چ زۆرە حکومڕانێکمان پێویستە ئەو لۆگۆکەتان ئاوا دەستەکەیوانە باڵە قوربان ئەستت بۆی دەست هەموو دەستەکان بخرێنە ناو دەستیەک ئەبێت چۆن بێ جاوەڵا نازانم ئەگەر بەقسی زۆرە حکومڕان بەقسەتان ناکەنە ئێستا ئێوە خەریکی شێکی خێرن ئێمە ئەخلاقیەن ئەدای واجبی خۆمانەکەین بەڵێ ئەخلاقیەن ئەدای واجبی خۆمانەکەن ئەوان جوابمان بدەنەوە یان نەدەنەوەن ئێمە ئەدای واجبی خۆمانەکەین بەرامبەر بە هاوڵاتیان بە هاونیشتیمانیان بە دەنگدەرەکانی خۆمان بۆ مێژوو ڕازگۆیانە لەگەڵیانە حکوومەتی ئێمە مەدەنیمان پێویستە ئێمە حکوومەتێکی هاوڵاتیمان پێویستە هاوڵاتی ئەم حکوومەتە حکوومەتی هاوڵاتیان بێ هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بێت نەک حکوومەتی حیزبێکی دیاریکراو بێت بەڕاستی من هەمیشە جاری وایە قسەیەکەم قسەکەم تۆزێ ڕق و بێتام و سەختە بەڵام سەرۆکی ئەنجومەنی وەزیران مەفروزە لە هەرێمی کوردستانە واقعەکەی وای لێ هاتووە لە هەرێمی کوردستانە وای لێ هاتووە سەرۆکی حکوومەت باشتر وایە لەم دوو بنەماڵە نەبێ بۆچی لەم دوو بنەماڵە نەبێت لەبەرەوەی چونکە تەدەخولاتی حیزبی زۆر تیاکرێ
زۆر بە حیزبی ئەکرێ زۆر بەلا ڕێدا ئەبرێت زۆر تەدەخلاتی حیزبی پێوە دیارە بێت ئەگەر حکوومەتێکی مەدەنی بێ کەسێکی مەدەنی پرۆفیشنال سەرۆکاتی حکوومەت بکە هێزی و ئیرادەکان یەک بخرێت تواناداراییەکان لەسەر ئاستی کوردستان هەموو یەک بخرێت توانای دارایی دەڤەری سلێمانی و دەڤەری هەولێر و بادینان هەموو یەک بخرێت توانای گومرگیەکان یەک بخرێت ئەو استحقاقانەی کە لە وڵاتانی ترەوە دێت هێزی پێشمەرگە یەک بخرێت هێزی پێشمەرگە وڵی واقعەکە بەعکسەوە کاک زاناجان واقعەکە خۆی ئەومان دەیەخوازێ دەرفەتێک گاتوتە پێشەوە بۆ کورد لە ڕاستیە ئێستا ئەبێ کورد یەک دەنگ بێ یەک ڕنگ بێ یەک قسە بێ ئەبێ هەرێمێکی بەهێزی هەبێ ئەبێ پەرلەمانێکی ئەکتیڤی هەبێ تۆ لە ساڵی 2013ەوە ئەم حکوومەتە هیچ بودجەیەکی نەناردۆ بۆم پەرلەمانە باشە لە ساڵی 2013ەوە هەتاوەکو ئێستا سەرچاوەکانی خەرج و سەرچاوەکانی داهاتی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرچاوی پەرلەمانی کوردستان دیار نییە چۆن حکمڕانی ئاوا ئەچێ بەڕێوە چۆن دەوڵەتداری ئاوا ئەچێ بەڕێوە نابێ ئاوا بەو پەرلەمان و سەرۆکاتی هەرێمیش تەهمیش نەکراوە بە زۆرێک لە جۆرەکان پشتگوێ نەخراوە بانجیان ئەرزی بەڕێزت کەم ئەبێ پەرلەمان بە جۆرێک پێگەی بەهێز بێ قیبلەنمای حکوومەت بێت ئەبێ پەرلەمان نەهێڵێ هەر کەم و کورتیەک لە هەر شوێنێکا ڕوویدا ئەبێ وەزیر کاتێک لە شوێنێکا گەندەڵی لێ دەرکەوت بیهێنە بەردەمی پەرلەمان سەر بە هەر لایەنێکی سیاسی بێ سەر بە هەر کەسێک بێت ئەبێ دەستی پێ لە کار بکێشنەوانەیە ئەبێ خەڵک فێر بکرێت کە تۆ ئەگەر گەندەڵی ئەەکەیت نابێت لەسەر حسابی ملک و ماڵی هاوڵاتیان و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بچی بە هەموو کەمڕەکانەوەی بەخالانی کەم یعنی بە جۆرێک لە جۆرەکان بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان کورە ئەبێ ئێمە زۆر لە بەغدا لە پێشتر بین ئەبێ زۆر لە بەغدا پێشکەوتوتر بین ئەی بە ئێستا بڵین وەکو بەغداوا بین ئێمە دەیان ساڵ لە پێش بەغداوە دەستی حیزبی بەعسمان لێ بڕا و ئازاد بووین و 33 دانە ساڵ ئەم هەرێمی کوردستانە خۆی حکمڕانی خۆیەکە هێشتا دەستورێکی نییە هێشتا پەرلەمانێکی کارای نییە هێشتا حکوومەتێکی ئەکتیڤی نییە هێشتا لێک تێگەیشتنی لایەنە سیاسیەکانی لەسەر مێزێکی هاوبەژ نییە یعنی بەڕاستی ئەوی لە هەرێمی کوردستانەدا ڕوو دەدات کارەساتە نابێت ئەبێ ئەو بارودۆخانەی کە هەیە هەموو سەرکردە سیاسیەکان تێیپەڕێنن لە پێناوی پارێزگاریکردن لە بەرژەوەندە گشتیەکانی خەڵکی کوردستان و ئەبێ بەجەستەی خۆیان ئازار و زامەکانی دەلاقەکانی نیشتیمان تیمار بکەن نەک هەر ڕۆژەی دەلاقەیەک بخەنە جەستەی نیشتیمان و هەر ڕۆژەی کێشەیە بۆ هاوڵاتیانەوە نیشتیمانیان دروستکەن و هەم قەیران بسپێرن بۆ ئەو قەیران و قەیرانەکانی چارەسەر نەکەن. بەڵام ئێستا پێیان وایە ئەمە ڕێگا سەرکەوتووەکەی و حکوومەتێکی بەهێز هەیە لە هەرێمی کوردستان و خزمەتگوزارە و خەڵکی کوردستان دەنجی پێدا و لەسەر ئەو ئەساسە پارتی دموکراتی کوردستان 1 ملیۆن دەنجی هێناوە. مەوزوعی 1 ملیۆن دەنگ نەپار دەنگەکانی پارتی دەنگی حەقیقین نەپار دەنگەکانی یەکێتی دەنگی حەقیقین من زیاترن نەوەڵات زۆر لەوە کەمترن باش زۆر لەوە کەمترن بەڕاستی ئەگەر تۆ سەیری کەرکووک و سلێمانی بکەیت پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک و سلێمانیە 3 کورسیە ناوە وایە بەڵێ یعنی 3 کورسیا 2 کورسیا 2 کورسیا لێرە دوو هێناو لێ ژێک 3 کورسیە ناوە 3 کورسیە ناوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر و دووەک 3 کورسیە ناوە ئەمە دەنگی حەقیقی پارتی وەکێتیە یعنی ئەمە دەنگە ڕاستەقینەکانیانە ئەو دەنگەی تر هیچ چییە هی چاوسورکردنەوەیە هی هێزی چەکدارە هی فشار دروستکردنە هی پارە بەخشینەوەیە هی بەکارێنانی داهاتی وڵاتیانە بۆ خەڵکی لیژنەکانی هی پارەی لیژنەکانی بەردەمی بنکەکانی دەنگدانە یعنی ئەوە دەنگە حەقیقیەکان بۆ یەکێتی لە هەولێران ناتوانێت بگاتە 100,000 دەنگ ئەی بۆچی پارتی لە سلێمانیان ناتوانێت بگاتە 100,000 دەنگ کەواتە ئەمانە دەنگی حەقیقی خۆیان نین ئەمانە دەنگی حەقیقی خۆیان ئەگەر دەنگی حەقیقی بێ ئەنجومەنی وەزیران و سەرۆت و سامانی ئەم هەرێمی کوردستانە و داهاتی هەرێمی کوردستان ئیستیغلال نەکرێت و ئەو هێز و چەکەمن و تەقەمەنی ئەو هێزە سەربازیانەی کە گۆرە هێزی سەربازیە فشاری ئەوەندەیان لێکردن ئەم هەموو دەنگە پوچەڵازانی چی بوو بەرەنجامی فشار بوو ئەوەندە فشاریان لێکردوون من هەر بۆ خۆشی باشتێکت پێ بڵێم برادێکم بینی هێزێکی چەکداروتی وڵای کاکە گیان بەنیاز بووم دەم بە ئێوە بەس ئەوەندە فشاریان لێکردم بە ذاتی خوا نەمتوانی دەنگمدا بۆ هێزە دەسەڵاتداری فشاری لێکرد بووم بەس خوان ناگرێت دوای مۆرەکەم لێ گرتوودا بەیەگرتو ئەوەی ئەوانم سووتان یعنی
ئەمە واقعەکەیە بەڵام مامۆستا ئێستا ئەوە موکەم و کوڕیەکانمان باس کرد لەکوێ خاڵێکی هاوبەشەیە لەکوێ خاڵێکی هاوبەشەیە مەسەلەن ئێستا ئەمە قسانەکەین خاڵەوانەیە لای پارتی لای چێتیش مەسەلەن بڵێن ینی چێتی پێی خۆش ئێستا باسی بێسەروبەری حکوومەت بکرێت بۆ لە بەرەوەی واقعەکە و ئەزانێ و برینەکەی و ئازارەکەی لە بانگەشەی انتخابات سەروبەری حکوومەت یەکێتی لێ بەدەر نییە لی بەدەر نیە بێگومان بەڵام لە خێرەکەی خوا لە کێکەکەی خوا لە بەرەمەکەی خوا خێر و کێکەکە چۆن خێر و کێکەکە زۆر هەیە ئێستاش بینە سەر ئەوەی مامۆستا یعنی ئێستا ئەڵێن ئێمە عیبمانیە و حکوومەتێکە و مەسەلەن پارتی ئەڵێ یەکێتی نایەتە پێشەوە باسپەین یەکێتی بە حکوومەتێکی بەهێز دروستەکەین خزمەتی هاوڵاتیانەکەین کارەبای 24 کاتژمێر جادە و بان ئاو چی و چی یەکێتی ژەڵێ ئەگەر ئێوە جیاوازیەکە نەکەن ینی لەوە تێپەڕیوە کە باسی ئەوە بکەن کە ئەمە پێویستی بە حکوومەتێکی نیشتیمانی و یان کەسایەتێکی تەکنۆکرات و یان کەسایەتێکی وابێ کە باسی سەروەت و سامان و تێکەڵکردنی هەمووی بێ خاڵی هاوبەشەکە لەکوێیە کە ئێوە ئەتانەوە بیدۆزنەوە بۆ حکوومەتی هەرێم طبعا ئەگەر حکوومەتی هەرێمێکی باش یان لەوەیە خاڵێکی هاوبەش دروست نەبێ بەخۆی بۆ بەخاش دروست نابێ وانە واقعەکە وایە کاکزانە بەڕاستی یعنی ئێستا ئەگەر سەیری یەکێتی پارتی بکە فعلەنەوە قساکە کە جنا بدوتێت بڵێ بەڵاوی هاوڵاتیان و هاونیشتمانیانی هەرێمی کوردستانەوە قساکەن و زاداکەن یەکێتی ژەر بەناوی هاوڵاتی بەڵێ تێگەی بەڵام خەمەکە خەمی هاوڵاتی نیە خەمی حیزبەکانی خۆیانە ئەمە کێشەکەیە هەر کاتێک بوو بە خەمی هاوڵاتیان ئەوە خاڵە هاوبەشەکەیە هەر کاتێک بوو بە خەمی هاوڵاتیان یعنی ئەبێت سەررجەم هێز و لایەنە سیاسیەکان بە یەکێتی و پارتیشەوانەیە بەبێ جیاوازی لە خەمی هاوڵاتیان و مؤسسات و هاونیشتمانیانی هەرێمی کوردستان هابن تێگەی ئەبێ خاڵی هاوبەش بدۆزنەوانێ ئێمە هەمومان گەرێکین ئەنفال کراوین کیمیاباران کراوین هەزاران بەدبەختیمان بەسەر هاتووە کوردین لەم نیشتیمانەیە ئەژین یعنی ئەگەر پرۆژەیەکی ترسناک هەبێ بەرامبەر بە کوردستان بۆ هەموویت بە لەو پەڕی چەپەوە بۆ ئەو پەڕی ڕاست کەس دەی بەدەر نییە هەموو یەگرێتەوە وەکو یەگەی سوتێنێت وەکو یەگەی سوتێنێت بۆیە خاڵی هاوبەش ئەوەیە ئێمە بە ئیرادەیەکی نوێوە بە دیدگایەکی نوێوە بە لێک تێگەشتێکی نوێوە ببینە خاوەنی پرۆژەیەکی هاوبەش ببینە خاوەنی پەرلەمانێکی کارە و ببینە خاوەنی حکوومەتێکی مەدەنی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ببینە خاوەنی دادگایەکی سربەخۆ دادگاکان ببنە جێگەی ئومێدی خەڵکی مەزلوم و زوڵم لێکراو و ببین بە خاوەنی کۆمەڵە مؤسساتی نیشتیمانی کە خەڵکی هەرێمی کوردستان ئەوانەی کە هەن بە ئیستحقاق بەلێ هاتوویی خەڵک بچێتە ئەم پێگە و منسەبانەوە ئێستا لە هەموو دەبەری پارتیە مدیرێکی یەکگرتووی ئیسلامی کوردستانە دەستناکەوێ وەرە بۆ ئەملا ئێستا مدیرێک لەم دەبەری سلێمانیە بەبێت تەسکی کۆمیتە دانانرێ ئەخر دێنە حەکتان هەیە زانێک دوم دەرە قوربان لێوێش هەر هەمانە بە قوربانیشەوە دەزلایان بردن لەوێکە لێرەبادینان آخر مدیر ناحیە ناڵم من مدیرە مۆی استحقاقی هەڵبژارنە تۆ لێم تێک مەدە باسی استحقاقی هەڵبژاردن ناکەم باسی لێهاتووی یەکەم لەناو قوتابخانەیەەکە من با باسی خۆمت بۆ بکەم باش نوکتەیەکت بۆ بژێرمەوەکو نوکتەوەیە لە قوتابخانەیەکە مامۆستا بووم باسی چەند ساڵە لەمە پێشت بۆەکەم وتیان کاکە با بۆ معاون مدیری هەڵبژارنێ بکەین وڵا هەڵبژاردنمان کرد من یەکەم بووم یەکەم دەنگمێنە وڵات چون بۆی شراب ناوی مشریف و بەڕێوەبەرشتەکان نایەنم وتی وڵی مامۆستاجیان هەرچی مواسەفات بێت یاتایە بەزێک مواسەفاتی تیاتانە وتی چیەکتی وڵی ڕازگۆم لەگەڵ تا سەر بە حیزبی دەسەڵاتدارنی لەبەرەوە تۆ بۆ ناکە کاتە مامۆستا ئەوەش بڵین مدیر عامەکە گۆڕان بوو مەسەلەن پەروەردە نەخێر ئەو مشتیفێک کە من بچوم بۆ لای گۆڕان نەبوو ئەو ئیشەی کە بەدەستیان بوو گۆڕان نەبوو یعنی تۆ شتەکان هەم لێمە شێوێنە مامۆستا بە جارجارە شتێکی حەقی شاڵەدەم یعنی تۆ ئەمە بارودۆخی هەرێمی کوردستانە واقعی هەرێمی کوردستان بەم شێوەیە ئەم خەڵکە چۆن دڵی خۆش بێ بەم واقعی کە ئێستا لە هەرێمی کوردستانە بەڵام ئێستش نەچۆ بچێ ئێستش ئەتوانین دیدی هاوباش پرۆژەی هاوباش لێ تێگەیشتنی هاوباش بەڵام واز لە بیرکردنەوەی تەسکی حیزبایەتی بێنین بۆ خەڵک بیر بکەینەوە بۆ هاوڵاتیان بیر بکەینەوە بۆ خاکی کوردستان بیر بکەینەوانێ بۆ نیشتیمان بیر بکەینەوانێ
نەک لە بەرژەوەندی تەسکی حیزبیا بیر بکەینەوانێ من ئێستا ئەگەر پرۆژەیەکی خزمەتگوزاری بێ ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووم هەر کەسێ بیکات دەستخۆشی لێ یەکەم تعسبی حیزباتەکەم وام لێ ناکەم پرۆژە ناشر جوان نەزانم یعنی بە پرۆژەیەکی جوانی ئەزارم لەن لەبەرەوە ئەمەیەکێکە لە دەردەکان بۆیە بەڵە دەرفەت هەیە بەڵێ ئەتوانین بەش بدۆزینەوە ئێستا بۆ ئەوەی کە ئێمە مەسەلەن ئەو مێزەی کە ئیتاری تەنسیقی لە دەوری کۆبوونەوە ئەمەی خەڵکی باڵا دەست بووانە هەرە بارزەکانیان بوو ئەوی سونەش هەرە بارزەکانیان بوو ئەوەی کورت دەبێت چێ بن ئەبێ هەرە بارزەکان من ئەبێ ئیتاری ئەبێ ئەو مەتبەخی کە پێک دێ مەسەڵەن بۆ ئەوێ مەتبەخی بڕیار بەدەست بێت نابێ کەس پەرلەمانتارەکان نابێ مەتبەخێک بێت یایدا بگەڕێتەوانێ بۆ دواوەی خۆی ئەبێ خاوەن بڕیار بێ لەسەر مێزەکە توانای بڕیاردانی هەبێت هەموو هێزولانە سیاسەکان بە هاوبەشی بە پرۆژەی هاوبەشەوە بە دیدی هاوبەشەوە بە هەنگاوی هاوبەشەوە ئێمە لەگەڵ بەغدا قسە بکەین ئێمە یەکێ لە ئیشکالیەتەکانمان هەتاوەکو ئێستا لەگەڵ بەغدا لە ڕابردۆ هەتاوەکو ئێستا هەر ئەمە بووە یعنی ئێستا یەکێتی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا خەریکی چییە؟ ئەوێ هێز لە بەغدا وەربگرێ بۆ ئەوەی چۆن یەکێتی پێلاواز بکە یەکێتی ئەوێ هەز لە بەغدا پێوەربگرێ بۆی چۆن پارتی پێلاواز بکە ئەم دەشکاندنەوەی بینی پارتی و یەکێتی میلەتی کردووە بە قوڕایانی بەڕاستی بەردەوام خەریکی پاشقولگرتنن لە یەکتری خەریکی قۆڵبادانی یەکترین لە ڕواڵەتە دواییش لەسەر مێزێک بۆ خۆیان دوو بە دوو کۆبنەوە جارێکی تر دیسان شتەکان دابەشەکەنەوە لە بینی خۆیانە بەبێ ئەوەی حسابێک بۆ بەرژەوەندی خەڵکی استیجابەی یەکێتی و پارتی چی بوو بۆ یەکگرتو ئەمڕۆ ئێمە پرۆژەکانمان داونەتێ بۆ هەموویت ئێمە تەنها سەردانی یەکێتی و پارتیمان نەکردووە سەردانی یەکێتیمان کردووە سەردانی پارتی قرار بوو ئێمە سەردانیان بکەین ئەوان هاتن بۆلامان دوای ئەوە سەردانی کۆمەڵی دادگەریمان کردووە سەردانینەوەی نوێ بەرەی هەڵوێست هەموو هێزە براوەکانمان سەردان کردووە هەمویان یاداشتەکەی خۆمانمان داونەتێ لە 6 خاڵە یاداشتەکەمان کورت کردوتەوانێ ئێمە ئێستا چاوەڕوانی وەڵامی ئەوانین بە زاهیری کەس پێی خراپ نیە یاداشتەکە بەڵام خۆلێ و دانیشتەکە داواتان کردووە کە ینی لە ئاستی سەرۆکی حزبەکانە بێ با داوامان کردووە لەسەر ئاستی مەکتەبی سیاسی لایەنە سیاسیەکان کۆبوونەوە بکرێت مەکتەبی سیاسی بڕیار بەدەستێت تۆ لە مەکتەبی سیاسی بەو لاوە شتێکی تر نییە ینی مەکتەبی سیاسی حزبەکان کاتێک کە لەسەر مێزێک دانیشتن من کە وەکو مەکتەبی سیاسی بچمە کۆبوونەوەکەوە سەلاحەتی حزبەکەی خۆ من پێیە یعنی ئەمە واقعە لەبەرەوە بەڵێ ئەو داوایمان کردووە داوای لیژنەی هەماهنگگیمان کردووە داوای لیژنەی هاوبەشی پەرلەمانتارەکانمان کردووە داوای هەماهنگگیمان کردووە لەگەڵ نەتەوەیە گرتووەکان و وڵاتە زلێزەکان بۆ ئەوەی هەمویان بێنینە سەر حەق سەرخەت بۆ ئەوەی کەوا ئیستحقاقاتی خەڵکی هەرێمی کوردستان و هاونێشتمانیانی هەرێمی کوردستان چییە پارتی نیەتێکی هەیە بەبێ یەکێتی حکومەت پێک بێنێ تەکلیفیان لە ئێوە نەکردوێتەوە کە بەشداری حکومەتە بکەن ئێمە قسەیەکی کۆنمان هەیە لە ڕابردوودا ئەبدێتێکەوە قسەیەک نەخێر قسەیەکمان کردووە و تومانە بەشداری ئەم کابینەی دێمە ناکەین لە ڕابردووە باسی ئەممان کردووە ئیتر ئێمە قسەیەکی نوێمان نەکردووە جارێکی تر دراسی ئەممان نەکردوێتەوانێ ئەو قسە کۆنەی خۆمان هەتاوەکو ئێستا بەردەوامە کە لە کۆبنەوەی سەرکردایەتێ بڕیاری لەسەر دراوە تێگەی حکوومەتیش بەڕاستی بەداخەوە هەرێمی کوردستان دوولەتە حکوومەت موقعی جوگرافی جیاوازە هێزی چەکداری جیاوازە سڵتەی جیاوازە هەموو شتێکی جیاوازە یعنی بە واقعەکە قەدەری ئەم خەڵکەی هەرێمی کوردستان وای لە بەسەراتوە و پارتی هەر حکوومەتێکش پێک بێنە لەو بارودۆخەیە سنوورەکەی تا دێگەڵەیە ئەو واقعە سنوورەکەی تا دێگەڵێ ئەو کاتە هەرێمی کوردستان ئەوەی تر پارچە پارچابێ ئەوەی تر بارودۆخەکە زیاترە شێوێ کە خزمەت بە تەباوی و یەکریزی نێومانی کوردنا دۆخەکە گەیشتە ئاستێک مامۆستا هەندێک قسەی زۆر ناخۆش مەسەلەن بکەبرە بە دەنجی خەڵک بۆتە پەرلەمانتار ئەڵێن مەسەلەن کورسی ئەوەکردن و کورسی ئەوەکردن و هەندێک بۆی نیساب تەواو بێ ئەم کڕینە مەسەلەن چ ماڵوێرانیە کە بەڕاستی والله جا ئەمە عیبەیەکی زۆر زۆر گەورەیە لە هەر یەکەم من لە کڕینی دەنگی دەنگدەرێکەوە ئەوە شکاندنی ئیرادە و شکۆی هاوڵاتیە هەتا مۆزوعی پەرلەمانتارێک ئەگەر خوانە کرد دەشتی وا بێ کە من تەسەور ناکەم ئینشاءالله ئیرادەی هیچ پەرلەمانتارێک ئەوەندە لاواز نییە لە هیچ یەکێ لە کوتلەکانە چکە من بەڕاستی نامەوێت شکۆی پەرلەمانتار لاواز بێت شکۆی پەرلەمانتار ئەوەندە بێهێز بێ ئەوەندە لاواز بێت بۆ پارە چۆکدا بدا بۆ پارە مل بدات بۆ شتێکی مادی خۆی بدۆڕێنێ ئەمە عیبەیەکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی و هەر باسکردنی و خستنە ناو
شاشەکانەوانێ ئەوەندەی تر بێهەیبەتکردنی ئەو مؤسسە نیشتیمانیەیە کە ئێمە ئەبێ بەڕاستی مؤسساتی نیشتیمانی بیپارێزین کە بەداخەوە پارتی و یەکێتی خۆیان خەری سەرقاڵی ئەوەن ئەم مؤسسە نیشتیمانیانە ڕۆڵیان لاوازەکەن و بچووکیانەکەنەوە لە بەردەمی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان کە لە هەمان کاتە ئەکسەریەتیایە هەر خۆیانن. ئیتو بۆ ئەگەر مؤسسانەوالێ بابە دیوێکی تردا ئۆپشنێکی تر اختیارێکی تۆ بژاردەیەکی تە بخێنە ڕوو ئەگەر یەکێتی و پارتی ڕێکەوتن مفاتەحەی هێزەکانیان کرد بە تایبەت یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ حکوومەتێکی بنکە فراوان ئەو وەختە ئێوە بیرێک لە قسە کۆنەکەتانەکەنەوە بیگۆڕن ئەو وەختا و قسەی ئەو کاتاکرێت من قسەی چواشم جوێ بۆ معلوماتی قسەی داهاتوو ناتوانێت ئێستا بۆ تۆی بکەم. ئێمە مەکتەبی سیاسیمان هەیە، ئەمینداری گشتیمان هەیە، سەرکردایەتیمان هەیە، ئەوەمان هەیە، بەڵام تاوەکو ئێستا ئێمە قسەیەکی نوێمان لەو بارەوە نەکردووە و هیچ یەکگرتوو نابێتەوە هۆکاری ئەوەی کە لە دبوونێک دروستێکی نوێمان نەکردووە. یەکگرتوو نابێتەوە هۆکاری ئەوەی لە دبوونێک دروست بێت لەو ئێمە پرۆژەی خستنی نێوماڵی کوردیمان هەیە. خۆمان پرۆژەی یەخستی نێوماڵی کوردیمان هەیە. ئەمانەوێت لێک تێگەیشتن و پرۆژەی هاوبەش لە نێوماڵی کوردیا دروست بێت. ئێمە قەت لەگەڵ لەدبوونی نێوماڵی کوردی و پارچە پارچەبوونی کوردانین، چکە پارچە پارچەبوونی کورد ئەوەندەی تر بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو ئاقاری خراپترە بات و بارگرانیەکەش لە خوارەوە لەسەر هاوڵاتیان و هاونیشتمانیانی ئاسایی دروستە بێت. دروستە بێت. مامۆستا ئەوەی کە بۆ ئەوەی سینناریۆیەک یان نەک سینناریۆ دیمەنێک هەبوو لە ڕابردوودا بۆن مونەکە موچە ناهات یەکگرتووی ئیسلامیە چوو لای محەممەد شاع سوودانی یانوت ئەوەمان پێوت و ئەوەی پێوتین مەسەلەن یەکێتی بە جۆرێک پارتی بە جۆرێک مەسەلەن نەوەی نوێ بە جۆرێک هەرێکەوە بە جۆرێک ئەو دیمەنانەمان ئەبینی ئەمە ڕاستە ینی تۆ لە ناچاری هەرە بێ بکەیت قابل خوددا نانیشی سەیری ئەو تاڵیانەی خەڵک بکەیت ئەی ئەگەر بەیەکەوە مەسەلەن سبەینێ هەفتەیەک موچە دواکەوێ ئەگەر قەرار بەدەست بڵێن ئەمە ڕئی کووردە نەک ڕئی یەکێتی ینی پارتی یان یەکگرتووە یانی فلان حزبە بقوتر نابێ مەسەلەن کە موچە هەرە سەرچەکەیانە ڕاستە مادەی دەستوریەکانی 140 و پێشمەرگە و استحقاقاتی دیکە و زەوی زار و ناوچە کوردستانەکان زۆر گرنگە بەڵام موچە ینی 6 ملیۆن کەس وانە ئەنی نابێ بیرەوە بکرێتەوە بۆ لانی کەم بۆ 26 ساڵی 26 کە خەڵک حکوومەتێک پێک دێ دیسان لەسی لەسەر دڵی نەبێ ئەم ساڵە بێت چەند موچەمان فۆتێت ئەو ئەم ڕۆژ سەرۆک حکوومەت زەنجیەوەی لێدا وتی هەوڵە دەین هەمووی بێ کە نەهاتەوە خەتای بەغدا ئەین تێبگەن بەخوا شتێگە ڕوە قوربان پرۆژەکە ئێمە بۆ ئەوەیە کە جەنابەت باسی لەواکەیت بۆ ئەوەیە کەوا کورد بە یەک دەنگ بە یەک هێز بەیەکتوانە و بێگیرادەوانێ ڕوبەڕووی بەغدا ببێتەوانێ بەرامبەر بە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بە استحقاقاتی خەڵکی کوردستان اینجا لەو نێوەندەشدا چاودێریکردنی حکومڕانانی هەرێمی کوردستانیش لەسەر ئەوەی کە تا چەند پابند نابن بە بڕیارەکانی بەغداوە یعنی لە ڕاستیا تۆ ئەبێ قسەی حەق بکەی ئەبێ قسەی حەق بکەی هەر کەسێ ناپابندی هەبوو ئەبێ بیڵێ بە دڵنیاییەوە کاتێ تۆکوونەتەوە لە بەغدای تۆ چی داوای استحقاقاتی خەڵکی کوردستانەکەی زۆر جیاوازلەوەی بە پارچە پارچەکراوی هەر حیزبە و بەناوی خۆیەوە بڕوە بە دڵنیاییەوە تۆ قورساییەکەت ئەو کاتە کارتی فشارێت ئەو کاتە تواناکانێت ئەو کاتە پشتیوانی اقلیمی و نێودەوڵەتیت ئەو کاتە حەزەری ناوەڵا بەهەر ئەوە بڵێ نامۆستا ئەو وەختە ئەوەت لەگەڵاکەن ئەگەر تۆ بزانن لە ئاستی قیادەیە مەتبەخێکت هەیەیان ژوورێکی هاو ئەگەر تۆ خاڵێکی هاوبەشت هەبێت پیادەیەکی هاوبەشت هەبێت شتێکی هاوبەشت هەبێت بۆی استحقاقات و موچەخۆران و فەرمانبەران و خۆشگوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ئەوانی ژوور ئەناکەن بۆ شوێ مامەڵە بکەن. زۆر باشە هەمووشە بێ گەشتبین بن بەڵام بە هەندێک پرسیار لە سەری یەکگرتووی ئیسلامی کوردستان بکەین دۆخی خۆتان ینی کە کۆبوونەوەتان کە لە دوای هەڵبژاردن ڕازی بوون لە ئەو دەنگانی هێناتان سوپاس بخوا بەڵێ ئێمە زۆر ڕازی بووین و ئێمە لە دوای لە ڕووی دەنگەوە هێزی سێمن وانێ لە کورسیەوە هێزی لە ڕووی دەنگەوە چوارەمن ئێمە لە ڕووی دەنگەوە هێزی سێمین لەسەر ئاستی هەرێمی کوردستان و ئێمە یەکێکین لەو حیزبانەی کە گشتگیرین لە زاخۆ هەتا کفری یعنی زۆربەی زۆری ئەم هێزوولایەنە سیاسیانەی کوردستان سەرتاسەری نین تاکە هێزێک کە سەرتاسەری بێت لە هەرێمی کوردستاندا ناڵم بە تەنیا یەکگرتوو بەڵام یەکێک لەو هێزانەی کە سەرتاسەریە ناوەڕاستەکەیان لێ پچڕان بەڵێ نە پشڕاندنەکە بەو شێوەیە نییە چونکە لە ڕووی دەنگ و متمانەی جەماوەری خەڵکەوانێ ئێمە لە هەولێر بەرەو پێشبوونی چوونێکی زۆر
بەرەو پێشەوە ڕۆیشتین توانیمان 28,000 دەنگ تێپەڕێنین بەڵام یاساکە ڕێگەی نادا لەوەی کە تۆ کورسی بەدەست بێنین یاسای سانتلیگۆ یاسایەکی معقد و وشکە ئەو بخۆی مۆزوعێکی ترە لە ڕاستیە بەڵام بەرەو پێشچوونێکی زۆر ئێمە لە هەولێر بەرەو پێش ڕۆیشتوین و لە دەڤەری بادنیانە بەرەو پێش ڕۆیشتوین و دەڤەری بازنەی سلێمانیشماندا زۆر بەرەو پێشچوونێکی باش ڕۆیشتوینەتە پێشەوانێ و ئیستحقاقاتی دەنگمان ئێمە لە مدەی 1 ساڵدا بە نزیکی 50,000 دەنگ زیاتر زیادمان کردووە. هۆکاری چی بۆ مامۆستاەوەیەگە دیراستان کردبێ؟ هۆکار زۆرە ئالبەتە یەکگرتووی دەنگە تۆراوەکانی خۆتان بۆ هاتنەوە یان خەڵکی دیکە هەموویەتی ینی ئێمە سوپاس بخوا ناوماڵی یەکگرتو ناوماڵێکی تەبایە یەکریزی ناوماڵی خۆمان لێبرانی سەرکردە و قیاداتی حزب مەدانی بوونی بەڕێز جەنابی ئەمینداری گشتی لە سەرتاسەری کوردستاندا لە زاخۆ تاوەکو کفری دوای ئەوە جوڵەیەکی زۆر جوانی ڕێخستەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان وەل دوای ئەوە کاریگەری کوت لە پەرلەمانیەکانمان لە بەغدا و ئەو ئەندامانەی کە لە بەغدا هەمان بوو و ئەو کوتلانەی لە ڕابردوودا کە لە هەرێمی کوردستان و ئێستش کە لە هەرێمی کوردستاندا هەمانە و ئەو کەسایەتیانەی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەسەر ئاستی کوردستان کە هەیەی بەڕاستی یەکگرتوو ئەنج دوای ئەوە ئەو هەموو پاکی و نەزاهەتەی یەکگرتوو لە ڕووی داهاتی گشتیەوە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان تاکە حیزبێکە ئێستا موچەخۆرێکی بندیواری نییە تاوەکو ئێستا تاکە حیزبێکین بە تاقی تەنیا فەرید لەم کوردستانەیە یەک خانەنشینی بندیوارمان نییە شتێکمان نییە لەو هەرێمی کوردستان. چاوەڕی زیاترتان ناکرد؟ بەڵێ چاوەڕوانی زیاترمانە کرد بەڵێ چاوەڕوانمانە کرد لەوە زیاتر بێت و خۆشمان بۆ زیاتر ئامادەکرد بوو بەڵام بێگومان لە نەتیجەکەش حتا ڕادەیەک ڕازی بووین بۆ داهاتوو ئومێدمان وایە کە زۆر بابەتێک لەمێژە دێتە گۆڕێ هەندێک لە نارەکانتان لەوانەی کە هەن دڵیان زۆر پێخۆشە مەسلەی ئەوەی کە ئیخوان مسلمین بە تیرۆرس بناسێنەر لەو ڕۆژانش دۆناڵد ترەمپ وتی ڕێکارەکان بگرنە بەر و بە هیچ تەسیری لە یەکگرتو ناکات چەندە وەڵامێکتان هەبوو بەڵام ئەوە هیچ تەسیر ناکە هیچ تەسیرێک لە یەکگرتووی ئیسلامی کوردستان هیچ خەتێکێ لە نێوانەوە ئیخوان مسلمینە. ئێمە لە ڕووی سیاسیەوە لەو ڕۆژەوە کە خۆمان ڕاگەیاندووە حیزبێکی سیاسی سربەخۆی کوردستانین ئێمە کە مۆڵەتمان وەرگرتووە لە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان وەرمانگرتووە بە پێی ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستاندا دەرچووە مۆڵەتمان وەرگرتووە وەلایحە و پەیڕۆ و پرۆگرامی یەکگرتوو لە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانە و لە زاخۆ هەتاوەکو کەفری سی و ئەوەندە ساڵە یەکگرتووی ئیسلامی کوردستان چ لە ڕووی بانخوازیەوە چ لە ڕووی پەروەردەیەوە چ لە ڕووی خێرخوازیەوە چ لە ڕووی سیاسیەوە یعنی بەڕاستی ئێمە خزمەتێکی زۆر گەورەمان بە خەڵکی کوردستان کردووە باش یعنی لە ڕووە ئەگەر ئیجازەم بی لە ڕووە پەروەردەیەکەوانێ ئێستا خەڵکی یەکگرتوو ئەگەر نەبێتە وەسفی خۆمان ینی کاتێکە لە مەجلیسێکایە لە کۆڕێکایە لە کۆبوونەوەیەکایە هەوێنی ناو ئەو مەجلیسەیە یعنی چونکە بۆ چکە مرۆڤانە پەروەردەکراون جا پەروەردەیەکی میانە ڕەوانەش پەروەردەیەکی تونڕەوانە نییە ینی نە ئەم سەرە نە ئەو سەرە نەشتگییتیان شایەتێکی سەرۆک مامجەلالیش هەبووە خۆم لە مامۆستا سەلاحەدینم پرسیار کرد وتی وابوو وتی لە ئۆردن چوومە لای کە نەخۆشکەوت یەکەم جار وتی پێیوتم ئێوە هەبن بۆ پشتیوانی ئێمە بۆ هەرێمی کوردستان پێم خۆشە ئێوە هەمیشە هەر بەردەوام بن منیش وەکو ڕۆژنامەنووس پێم خۆشە دەستی خێر و دەستی ئاشتەوای و تەبای هەر خۆش هەر هەبێت گەردەنی ئەوانە ئازاکەن کە پێیان خۆشە و ئێوە ئەخەنە پاڵی خوا مسلمینە. ئێمە زۆر هەوڕ نادەینەوە بۆ دوای خۆمان ئێمە ئەڕوانین بۆ ئایندە زۆر سەیری دواوی خۆمان ناکەین ئێمە چاومان لە بەردەمی خۆمانایە و پلان و پرۆژەمان هەیە بۆ ئایندەی خۆمان ئێمە ئێستا هەڵبژاردن کراوە بووینەتە هێزی سێم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لە بەغدا و پەرلەمانتارمان هەیە و پرۆژەمان هەیە بۆ هەرێمی کوردستان و ئەو شتانە ئەسڵەن هەر ئاوری بۆ نادەینەوانێ و لە ڕووە سیاسیەکەەوە کووتم یەکگرتووی ئیسلامی کوردستان هێزێکی سیاسی سربەخۆیە لە هەرێمی کوردستاندا لە ڕووە پەروەردەیەکەوە ئێمە ئیسفادەمان لە زۆر قوتابخانە کردووە ئێمە ئیسفادەمان لە نەوڕەسی کردووە ئیسفادەمان لە مامۆستا ئەحمەدی موفتیزادە کردووە ئیسفادەمان لە مامۆستا ناسر کردووە ئیسفادەمان لە پەروەردەی قوتابخانەت جوانی بە پەروەردەیەکەی خوان کردووە وەکو سوودبینین لە بوارە پەروەردەیەکەوانێ بەڵام لە ڕووە سیاسیەکەوانێ ئێمە حیزبێکی سیاسی سربەخۆی کوردستانی
پەیوەندیتان لەگەڵ و ئێران هیچ ئاوڕێکیش لەو قسانە نادەینەوانێ و گوێشمان لەو جۆرە خەڵکانە نییە گردنی ئازاوی کورە بۆچی بە بەراش باجارە گردنیان ئازانەکەین بامێنێتەوە گردنیان بەڵام گوێی ناینێ کاریگەری لە ئێمە ناکات هەندێک کەسەیە حەزی وایە تۆوا بیت تۆوا لێبێتەوە بکرێتەوە بەو شێوەیە بیت ئەم جۆرەشتانە بەڵام واقعەکە شتێک لەگەڵ ئێران ئەوە حەزی هەندێک خەڵکە باش لەگەڵ ئێران حەزەکانیان دەگەڵ سێبەری خۆیان ئاڕۆ زۆر باشە لەگەڵ ئێران و تورکایە پەیوەندیتان هاوسەنگە ئێمە هەوڵمان داوە پەیوەندیمان لەگەڵ هەموو لایەنەکانە و لە گەڵ وڵاتی ئەقلیمیەکانیشا پەیوەندیمان هەبێت لە ڕاستیە بۆچی بەڵام ئەوەی کە گرنگە ئەگەر سەرنجێ بدەیت لە سەرەتای ڕاگەاندنی یەکگرتووە تا ئێستا هەموو ئەو پەیوەندیانێک کە یەکگرتوو هەیبووە چ لەگەڵ وڵاتی ئەقلیمیەکانە چ لەگەڵ وڵاتە جلێهێزەکانە بەکارمان هێناوە بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندی گشتەکانی خەڵکی کوردستان یعنی شتێکمان نەکردووە لەگەڵ هیچ وڵاتێکە هیچ سەرە قەڵەمێک هیچ دێڕێک هیچ نووسراوێک ئەنی تەحەداکەین دەو ڕوانگەوانەیە شتێکە بوتیان تورکیا زەخت لێ گرتووەکە بۆی بەشداری حکوومەتیارێ بکات قوربان گیان ئەوە قسەی ئەو خەڵکانەیەکی ئێستا جەنابەت باس لێوە کرد ئێمە هێزێکی سیاسی سربەخۆین مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و ئەمینداری گشتی یەکگرتوو بڕیارەدا بچێتە حکومەت نەچێتە حکومەت بڕواتە بەغدا نەڕواتە بەغدا ئەوە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکگرتووە ئێمە دۆستایەتیمان لەگەڵ ئەو وڵاتانەیە بۆ بەکارهێنانیانە بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندی گشتەکانی خەڵکی کوردستان ئاسوودە بووی لە بەرنامەکە سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ بەڕێستان زۆر سوپاس بۆ بەڕێزما بەسا عوسمان کاروانی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان سوپاس بۆ داخەتە خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایەم شۆمان پێشکەش کردن ئەم وەلایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ